بژێرە هەر خەریکی بژاردننی بە هەر لە سەرێکی کۆکەرەوە لەگەڵ خۆ تاوی و قەبرەکان ئاوا بەدانشتنەوە ئەدمێنە قچاڵی شەڵڵا 2 مەتر قوماشە بێ لەگەڵ خۆ 2 مەتر بە من ناڵێ تۆ ئەم مناڵە ناسک و نازدارەت هەیە بزانە هەواڵێکی پرسی لەبەر پارە بژاردن بزان ئاگار لە دنیایە ناڵێ ئەم مناڵە جوانە ئاخر چی یەکەی کوڕم چیت پێویستە ئیشت کارت چی لە گیرفانتایە چی بۆ ئێمە کردووە مردین بە خەفەتەوە پارە و پارە و پارە بەس بلورێنە بەس گۆ بگرە من لە کاتی پارە بژاردنان نەب جوابی جوابی خۆشم نایەمەوە دوو هەمین چییە بە ڕەنجی شانی خۆم پەیان کردووە قابیلە لە ماڵی باوکتەوە بۆ ماتبێ کورچێتی ئاخر چی لێ بکەم بۆ احتیمال ناکاتە سەر خۆی احتیمالی چی بکاتە سەر خۆی ها بۆ ناڵێ سەعات 4 و 5 بەیانی هەڵی سێنی بڕۆ کرێکاری بۆ بکاو کاسبی بکە و پارە بۆ بێنێتەوە ها لە سەرێکی کەڵەکە کە تۆش باش نییە احتیمال کاتە سەر خۆی تۆ خۆ دوو دینارێ داوە پێ وتوتە کوڕم چی پێ نییە ئەو مناڵە ئاخر پێم لە مناڵەکەی چییە لە من درێژترە وەزنی لە من زیاترە من چل لە پێیەکەم ئەو 44 لە پێیەکە بزانە چی لێ بکەم خۆ ئەیبا احتیمال کاتە سەر خۆی لەڵاو بڕایەوە بەخوا زانی چی ئەم دەمەی تۆ وام لێ ئەەکەی ها لەم وایە سێبەردەکە حاصڵەکەی ئەی جار بە جەهەنەم ئەمە نەبڕایەوە سێبەردە خۆشی چیمان لێ بینیوی وازانی لێرە ژیان زۆر نەخۆشیایە وەکو ژنی خەڵکی ئەمەنە پارەم پێشەوە ڕۆژ لە بازارە وانە سەیران و سەفامان پێکەی هەموو ڕۆژە بەڵێ سەیرانەوەی ئەمە ژیانە ئێمەیتیان هەر خەریکی پارە کۆکردنەوەی دووتەوە خانم سەیرانت دەوێت سەیرانی دەوێت بچی لە سەیرانە ئاوکەی دیجە بۆ بخەمە سەر قەسر چیەتی وایە هەزاری چی عاقڵ بە ئەم قەسرە ئیحتیمال هەموو خەڵک پێ دەڵێ ئەم کابرایە سیقەی هەیە قەسری هەیە تۆ خەڵک سوزانێت تۆ لە ناوە چیە خۆی چی ناخۆی ئەمانە مهم قەسرەکە دیارە بەس خەڵک تۆ نابینە چیە خۆی ئەی ئەوە عەقڵەکەتە ئەوە لە دنیا گەیشتووی وەڵڵا عەیبە کوڕە بیرکەرەوە تۆ قەسرێکت قوت کردووەتەوە بەڵام ئێمە زەهری مارە خۆین دەردەنۆشین ئەمە ژیانە ئێمامانە بەس لە بەرچاوی خەڵکی بۆی بڵێن خامی خۆشی هەیە ئەمە ژیانە ئێمەتیاین ئاخر تۆ بەوە نەزانی بەچی ئەزانی ئەم قەسرە ئەزانی چی با پێ بڵێم قەسر قووەتە قەسر سیقەیە کە قەسری هەموو خەڵک پێ دەڵێ ها چیان هەیە ئەمە پێی ئەڵێن دوژمن تەقێنە گوێ بگرە هەر خەریکی خواردنەوەی بینە ماڵەوە ئەی ئەوە هاتەوە دوو کەسی بیژەمێ بڵێ ماوە چۆنی دایە چۆنی نایلێ تۆ سەیری کە ئەمە بەشەرە بەخوا ڕەفیقی ئەمن یەسایەقی کەمپاینە ئێستا سێ چوار دوێنم بەس گەنوژبەی دوریوەتەوە تۆ سەیری داخی ئەوە ناوی شاڵاویشە چی بووە؟ سەنەقی شاڵاو لە چییە؟ ئاخر پێ بڵێ لە شەڕە لە کاسبیە ئاخر لە چییە؟ بەخوا وایە ناوی ئینسیحاب وایە لە چیەوە باوکە ئەی بەس مناڵەکە شێت مەکە بە قورعان وای لێەکەی هەنایەتەوە ماڵەوە جارێکی تر جا بۆڵێ تۆ سەیری کە ئەمە چیە لەبەرکە؟ مەساقڵی باوکت هەیە کاسبی بۆ بکەی پارەی بۆ پەیاکە و ئەو لەسەر یەک کەڵەکەی کاتن کاسبی جاپانە بەرە شازی کاسبی بۆ بکەم حتا خەیدێکم بێ چی بەبێ ئاخر چی و بەبێ پارە بەبێ سبەی لێرە تەلەفۆنم بۆ بکەن بڵێم کوڕەکە و 35,000 قەرزارە پشی بیەی بە بلیاد و نێرگە لەوە نییە وەرە من غەشیم نیم شەڵڵا قسێ بوویتایە بمایتایە بە پیاوێکی دەوڵەمەند بەس نەبوو شتێکم لێ کێشایەوە تۆ سەیری کە یەخوا سوێ بێتەوە بۆ پارە مەساقڵ بەخوا هەمووی بۆ تۆ نێنێتۆ سبەینێ هیچ خەمە نەبێ عینەی خۆنتاوە سبەینی هەمووی بۆ برد بە سەری باوکو لە شوێنە کاتامناوە خۆشم ناچمەوە سەری ئەی بەڵێ بۆ ئەو بەژێمێنێ تو واز لەو قسانە بێن من برسیمەدا دەبڕۆ وەی کە وەی گەن کفتە وەزیری وەرێنە ممنوع لانیش بخۆن لا والله ممنوع نییە بۆچی ممنوعە بەس ممنوعە لەسەر پێی خۆ بۆستی بێ قیمەت ئەی تۆ سەیری کە جا بۆ یەکەم بۆی ناکەم ئەی خوای جان ئەم زوڵمە قبوڵ نەکەی یا رب العالمین کامەیە زوڵم ئەوەی کە زوڵم لە قەسرێکا دانیشتووی ئەمە زوڵمە ئەجا تۆ سەیری کە ئێمە دانەیەکمان هەیە پێڕاناگەین ئەی قوڕ بەسەر ئەوانەی دوانیان هەیە خۆنە با بڕۆم بەدەست ئێوەوە ئەی زوڵمەکە دێ بە قوربان تامم هەر پەلابان یەکسە بیخێنەوە سیارەکەوانێ باش تێگەی یەک عەمەلیە تێگەی وەستان و سەرخستنی بە یەکەوانێ ئەوە هات
ئەمە 1500 نانی بەیانی بۆ هەرسی حەماڵەکە خەڵق بەزانین چی خەڵق هەزم وای هاتوو 1000 دینار مەولوو 20 دینار خوا بەس باشم دەواز لەو حیساباتە بێنە ئەو مناڵە نەهاتەوە دەمێکە ڕۆیشتووە دەبزانە چی هاتووە هەواڵێکی پرسە دەباشە ئێستایەتەوە تۆ بۆ ئەقەی ژنەکە ئێستایەتەوە خۆ مناڵەکە و گێژە نازانێ ئەی دینار ڕەفیقیە و لەو کاتەوە ئێستا سێسی کاریانی گرێتوو بە تشوقەی وردەوە ئەی لێ تێگا 4 کەباب باش وتم یەک کەباب زیاتر ناوە چییە خەمی چیتە ئێستا لەو لاوەیەتەوە نییە هەموو قەراغی نانەکەی بۆ خواردوویە ها 4 نانەی بۆێنێ و یەکی بەقە یەک ژێر پیاڵی ماوەتەوە ئەوە باشە تۆ بۆ من جاری وایە دووشە و دوڕ لەو چمەیە گیرە خۆم بەردیار ڕزقەوە بزانە تەلەفۆن نەوەڵا بزانێ لوکەیەکم بۆقەی باشە بەسە ئەمە کێیە یا الله ڕەنگە ئەمەش قەرز بێ ئەلەو باوکەکیان منیان فراندووە وەسم زۆر خراپە چی؟ فڕانویانی؟ بەسە دایەکی چۆر بێ چییە کوڕەکەتان فڕانوە شاڵاویان بەسە قەوە لەکوێی چی؟ دایان بەخوا نازانم کە هاتمەوە بۆ ماڵەوە دەمیان گرتم و خسمان ناو سارەکەەوە جاماڵیانەوە بێ وتیان تەلەفۆن کە بۆ باوک و با 20 دەفتەر بێنێ ئەگینا ئەنجا تۆ بەڕەڵاکەین چی؟ ئەی ماڵیان کاول بێ 20 دەفتەریانەوێ؟ هەلو چی؟ 20 دەفتەر؟ ئەها خوێڕی کە پێم ئەوتی بۆ خۆم کاسبی بکە ئێستا پارەی خۆتت دەیە و قسەڵە پۆلی کێوە ئەی شاڵەو دزەکان ناناسی تۆ؟ کورە سوزان باویان سا من لە ژوورێک ئەمە برادەرە نامی لە دەوری منن ئەلۆ جۆ بگرە ئەوە تیفلەکە لای ئێمە میوانە جا پیاو بۆ احترامی خۆ بگرە و 20 دەفتەر بێنە خزمەتمان ئەوە تیفلەکە بۆ بەڕەڵاکەی ناشیێنی بەسەری ئەو باوکە بە قیست بۆ دەنێرینەوە هەر بە قیست کۆرە بابە بۆ خاتری خوا ئێوە ویژدانتان بێ کوڕی من چل گەڵاژ ناقات تا من 20 دەفتەری کۆرە من ئەو قوڵ بەسەرە لە مناڵیەوە داوای پاسکینێکم لێکە هەتا ئێستا بۆم نەخریوە بابە ویژدانن جۆ بگرە من ئەو شتانە نازانم جوان بیری لێ بکەرەوە 20 دەفتەرەکەمان بۆ بێنە ئەهلە وەسەلە ناشیێنێوتە بە تەمای ئەو کوڕەوە بۆ ئاها بەسەری ئێوە بەسەری خۆشم من ساحێبی حەڤە وەرەقەم ئەوی دەی ئەبێ بەمەوە بە قەرز ژۆ بگرە ناپیاو لە تۆوە ئێمە لە خۆمانە تۆمان دەستنیشان کردووە ئەو 20 دەفتەرە ئەهێنی باشە نایهێنی هەر لە ئێستاوە قبرێ بۆ کوڕەکە حازرکە باوکەیان ئەگەر بە قەرز بێ ئەگەر ماڵەکە فرۆش بێت خوا باوە 20 دەفتەرە پێیەکە هەر یەک جارە چاکەیم لەگەڵا بکە باوەیان کۆرە بەسە خوێڕی دوایی ئەتەوێ من پارەکە بۆ بەم و ژڕتێکم بۆ لێ جۆ بگرە ئەزایی چی بکە ئەها لەم شوێنانەیە ئەبێ زمان نووسی زۆر مهمە بزانە شتێکیان لێ وەرگرە بە قەرز بڵێ باوکم کەفیلە دوایی هەداتەوە ها قارەمان ئارەوەم ها لای ئێمەیە نا خەمن نەبێ حتاکو و 20 دەفتەرەکانیێری مۆڵەتی شێنزانی شەنە 1 هەفتە 7 ڕۆژ کاکەجان ئەبێ ئێوە مۆڵەتەکەمان بۆ زیاد بگرن بابە خەڵقەیە تاقەکانە ئەبا 12 وەرەقەی لایە بۆ یەکەن بە قیستی ساڵێ باشە کاکە خۆحافیزی بێ ئەها کە ئەڵێم ئەم هەتنیوەی تۆ خوێنیە فەرمو وزارە چ کارە زادەگی ناوەتەوە دەتوانێت لەسەری مەڕۆ بە پارەکەیان بۆ بکەین خوا پارەکە بدە مناڵەکە گوناح فەقیرە شاڵاو بانەفەوتێت خوا ئەو مناڵە گوناحە بەریئە ئەوە تۆ شێت بوویت ئێ باشە بڕۆ بۆ یوێن من 10 وەرەقە هەیەم بڕۆ بۆ یوێن بڵێت نوقسانیەکی 19 دەفتەریمانێ بەڵکوی نابێت ئەتەوێ من 20 دەفتەر بم وەرە جۆ بەگرشتی وا ناکەم ها قەسەم بەخوا ئەبێ وایە لێکم نییە بزانە بە 3 دەفتەر بۆ لێکم وەریانە ئەشهەدو نەمەها 3 دەفتەر مێنێ وەری ناکەم ئەمە پیسکەی هەم شتێ پەلەمەکە بزانە چی بۆ ئەەکەم ئەی نەی خۆی تاڵە نازانم ئەوە حسابەکەشم لێ تێکشوو لەم کورە داخوا هاتێ هەڵا هەڵوازی لێ بێنە 20 دەفتەرەکەی بابەیەتە ئێرەوە قوربانگیان یەکشتی منین تا پێ بدەن ئادەی ئەتوانم چم متعالف حیوان میزەیە ئەڵڵا ڕەبتانە بە گوڵابێ هەسە ترساوە ئاگای لێ بێ چۆن ئاگام لێ نابێ وەرە
بڕۆ دێ وەرە هەتا ئەتوانن خزمەتی ئەمە بکەن چی ویست بۆ جێبەجێ بکەن خواردنی باشی بەنێ زوو زوو بە حەمامکەوە بیشۆن چونکە ئەمە میوانە لای ئێمە یەک شتی لێبێ هەم مەسئولیاتە هەم پارەکەشمان لەدەست دەرەچێت ئەمە دەفتەرە دۆلارە دەفتەرە دۆلار کاک سەلام بە چاوەکانمان خزمەتی یەکەین کاکە 20 دەفتەر دۆلارە زانی چی ئیمڕۆ چییە؟ ئەوە ئیتر پێم وتن سبەینێشکە بەرەڵام و با بزانێ ئێمە کەوان مرۆڤ دۆسین و ئەحترامی میوانمان لەلایە و لای باوشی بیژەڵێتەوە کە ئێمە پیاوین و شەهامەتمان هەیە و زۆر ڕاستە باشە؟ ئەبێ ڕێزی خۆمان دەرخین لەبەرەوە چی ویست بۆ جێبەجێکان ئەزیەتی نەیە خەمن نەبێ کارێکی واکەی نییە باوشی نییە حرمەتی تەواومان بگرین فەرموو شازادە ئەو هەموو بوو من نێرە کرد دەبی خۆ ئەمە چ بەش کورە من کەمپایمان فڕانوەیە بەشەر فڕۆڵە چۆشتی واخونێ ئەخنچێ تووشی زەرەنمانەکەی تۆ دەفتەرە دۆلاری بۆ قوربانە بە شوێنەیە بیخۆ خواردنە بۆ دواتوە بۆ نەیخۆ بابا بیخۆ شەرم مەکە بە ساقە بیخۆ تێ و پڕ بخۆ سابەکەی عایدی باوکتە کاک فاتیە وەڵڵای باوکم ئەڵێی لە دەم ڕەش بەربووە ورە کاکە ژیانەزانی چیە حەز زۆر بەلامۆزەیدە باوکم وەڵڵاهی شەڵڵا لەژێی تۆ بوومایەتەکەی بە حەیاتمان ئێمە خواردنی وەمان نەخواردوو لەبخۆ بۆ ناخرێت دەست لە خۆم بەهەیە تەبیعەتم نایبە تەرز دەدڵتایە بۆی منە بۆ خورا باشە جۆگە هیچکە ناخۆی تۆسیشکە مۆبایلەکە دێنێ پەیوەندی بکەم باوتەوە بار یەقیمەتی نەکات پێی بڵێ بکڕوزێرەوە بگری بڵێ باوەژیان ئەو بیزەتەرەیان بۆ بێنە باش یەکم دێ دەکەن ئەگەر قەناعەتی کرد ئەو کات خۆمان ڕێگە و شوێنی بۆ دانی بیهێنێ بۆ شوێن باشە باوکە تۆ سەیریان باوکەی چەند دڵڕەخە ئاخر ئەو کوڕە جوانە ئاخر باوکێکی تر بە یەکسەر 20 دەفتەرەکەیەنێ وەڵێ با بە کوڕەکەم بەنەوە ئەیهێنێ پەلەنەکە ئەیهێنێ وەڵڵاهی بە مەزەنەی عەقڵی من ئەو پارەیە هێنێ واکم تۆ ئەمە کەم نییە وە چەند ڕۆژە لە دایک و باوکی بڕاوە تۆ بڵێ ئەمە بەخیرەتی ئەو پارەیە نێنێ باسمەرەوە ڕێ بنێ بۆ نەکراوە هیلاکەم قوربان بێنە مۆبایلەم بەرێ بەڵێ باش جۆگرێ سەباو کرد بۆ ڕێگەم قسەی لەگەڵا بکە بە پیاوانە بڵێ ئەوە چەند ڕۆژێک لایەوە بڵێ ئەو پارەیمان بۆ نێنێ تویان بە 3 ڕۆژەیەوە تێگەشتی؟
هەلو چۆنی باوکێکیان باشی ئەڵا باوکێکیان من زۆر باشم ئەم برادرانە قسووریان نەکردووە و لەخوا بەزیابێتتر سێژەمبە نانە و ئەگەر چڵکنیش بوو میتیان ئەتوای زوو حەمام بکەیت باوکێکیان بە قوربانە مشورێکیش بە من بخۆ بەخواڵێنەوە دو سێ ڕۆژ لایەوە ئەڵێن ئەگەر پارەکە لە کاتی مواعیدی خۆیان لای بە چاوتان بە من ناکەوێتەوە قوربانیان بەخوا ئەوە باوک ماڵاڵی خۆشم پارچە پارچە بکەن هیچ دەفتەرم پێ هەڵ ناسوڵێ تۆزێ بۆی کەمکەنەوە وەش بۆی ناسوڵێ ئەوە لەبەر خاتی تۆ پێی بڵێ بۆمان کرد بە 15 دەفتەر پێش دەفتەرمان مشکە باوکێکیان مژدان نەبەرێ ئەو وتیان ئەیناکە 5 دەفتەرمان بۆ کەم کردەوە با 15 دەفتەر بە گەورم ئەوە باوک مەڵەڵێنە ئەڵ با پیاوەتیەکە بۆ ئەوان بێ شتێکی تر با بێنە خوارەوە حول ولا قوة إلا بالله با بۆ پێنج کەشمان بۆ دابەزان بڵێ 10 دەفتەر بێنێ و ئیتر قسە نەکات باوکێکیان ئەوە پێنجی تریان بۆ دابەزاندی ئیتر دەموشورێکی منیش بخۆ بێنە کات پیاوە بە چی ئەزانیت تێگەیشتی 10 دەفتەر و تەواو وەحا تۆ سەیری ئەم بەرازە پێنج لێوە دابەزێنە و پێنج دیشی بۆ دابەزێنە هێشتا دەکەش من نایە لە سزنەکەشی هەر بەخیلی پێبێ غیلی وەکی بە غیلی پێ بم بە غیلی پێ نابم ئەها خەڵک چەند بە دیبلۆماسیانە پارە پێیاکە بزانێ هێشت نانەکەم خۆماڵێ بە قوڕنەکەیە وازدەوە بێنە ئەچم فەحسێکی خۆمەکەم نازانم سەرم ێشێشتێکی وە بزانم نەک کۆلستۆڵشتم بەرز بێ باشە بیخۆ بۆ نایخۆیت بە حاتی لە ماڵی باوک تاشتیوە نەدیوە بەخواشی ڕاوستکەم شەرم مەکە قەت دەسەڵتەنەتی ئاوایە نەبیت و تەسادوفی خواردنیوان نەکردووە بە خۆش و باوکی شتەوانێ سفرەی ئاوان ڕزاوەتەوە بۆتن خوا نەخۆم باوکیشم شیوان نەدیوە نابووە ئێوە ناخۆن نانە باشیە خۆیت هەڵا باوکم مەشەمیللا ئەمە شازادە پێم بڵێ ئەچۆ باوکە جوابی نەبووم ناوەڵڵا وا دیارەوە بێ قیمەتەی باوکە توی بەناوە مەبەست نییە ئەڵای مەبەستێتی بەس دەوا چێ پارەکە پێ هەڵ نەسوڵانێ پارەکەی پێ نەسوڵاوە دیارە ها با لەبینێ نەگیرێ خوا بۆن بەخوا بەتەنیا ناخورێنە نا تۆ بۆ دەخورێ بابە تۆ هەتیکێتی کێ باشە ئەوە لەبەر دڵی تۆ میوانی عەزیزە وا دەبێت خۆم عافیەتی بێ عافیەتی بێ جۆ بگرم تۆ لەبەرەوەی کوڕێکی ئاقڵ و سپۆرتی زۆر زانیت ئێمەش باگی مرۆڤمان لەلایە و خۆمان بە پیاوە زانین ئەوە لەبەر خاتری جەنابێ ئێمە بۆ باوک تێکەین بە 6 دەفتەر ئێوە خۆ هەر کارە باشەکەدان بڵبە بۆچی لەبەر خاتری من ناکەن بە 3 دەفتەر 3 دەفتەر مەرسە کاکە مشکلە نییە نانەکەم خۆ تۆزیچکە پەیوەندی بە باوکتەوە بکە خۆ قسەی لەگەڵا بکە بڵێ ئەوە بۆیان دابەزانی بۆ 3 دەفتەر باشە ئەوەش لەبەر خاتی تۆ باش دەری تەلەفۆنی بۆ بکە ئەلوزۆنی باوکێکیان باشی باوکێکیان شاڵاوم باوکیانەوە لەو ڕۆژەوە لەگەڵەوە پیاوانەیە خەریکم داشتیانیان بۆ کردووی لە 6 دەفتەرەوە بۆ 3 دەفتەر دەتۆش پیاوی چاک بۆ ئەو 3 دەفتەرەیان بۆ بێنە بەخوا لەو ڕۆژەوە بەهای 3 دەفتەر بەشتیان بۆ کڕیوم ئای بە بابچم بەلای کار و کاسبی خۆیانەوە ئەزانیشی قەلەمە زیاتر دابەزە کوڕم بێ بازاڕیە ئەو بازارە کاسبیتیان نەماوە من ئەزانم زیاتر دابەزە کوڕعای بە باوکێکیان بەخوا قسانیان پێ بڵێ مورگم هەڵەدرن چیم خواردوەتیانەوە دەرەوە خەمی ئەوە نەبێ خێڕیکەن بەخوا خێڕیکە نەبوونا ئێسات حەقەدا نابەزە تو خوا تۆ پیاوی تۆ بەشەری کورە لوتە دەبڕم من چاو پێی ناکەوێتەوە ها
دائتر أما أخينا بي أما خاتمي كلامه جوانك ما توشي چيوي چي نافبالو أخوة بوي بفري بنس ئەم باوکە تەنەسەی ئەگەر مناڵەکەی مەبەست وایە هەڵبەتە بە دەفتەرەکە ڕازیە بوو ئەینات کاکە وەڵڵاهی منیش تێ ناگەم یعنی نازام ئەم باوکە چییە دڵی بەردە بۆ ئەوە دڵی ڕقە بەرامبەر ئەم کوڕە ئەڵێ ئەم کوڕەی لێ تەوقە یعنی ئەگەر باعیسی ئەو کوڕەی بوایە هەر زوو پارەکەی هێناوی با کوڕەکەم ڕزگاری بێ ڕاستەکەیت کورداخی زاییی کوشتنی زۆر تیاتڕێنی ئەمە نەش ئەخوا ئەمە نەژوا هەر پارەی پێنێشی خەریکە ئیبادەمانکە خەریکە ئیفلازەکەی هەر تێقڵێنێ نازانم ئەمە چییە کاکە جۆک لەم دوا پێویست ناکات دوو زەلام حەرەز بێ بە دیاریەوانێ کاکە جان خۆتان من زەوانێ یەکێکی بەسە بەش کۆمە خۆیان ملی بشکێنەوە بڕۆ بەخوا پەلاماری ڕزقێکی پیسمان باشە هات سەلام تۆ لەوە ناترسی ڕاکە چند وەختە خزمەتی یەکەین خواردنی باشوی نییە خواردنی چەودەی نییە یعنی چیمان بۆ نەکردو هەر ئاها بە خۆڕایی دەستمان لەو نییەمانە بۆ دەرچ وازی دەبێنی تۆ بۆ ناخۆی؟ یاخی بنێشیە تۆ من ناخۆم تۆ خۆ بخۆ کورە نازانینی بە چەندان دروستە هەمووی ڤیتامیناتە هەمووی ڤیتامیناتە چی؟ وازانم لە ماڵی باوکی شتاتیەکەی هەر بۆ خواردووە بەخوا میوەیەکی تۆ وازەوە بێنەوە کو ئەو دوو برادەرێتە؟ تۆ عێراقی برادەریە من چییە ها دوای ئەوە زانین چییە ئەو خۆم لێرم وەسیقەی دنیاش هەیە بۆ نایشتە دەرەوانی هەوایەکی پاکەڵمژی لێ شەوانێ بۆ خۆ بڕۆ بۆ بازار ڕۆ بۆ چۆ ڕۆی بڕۆ نانا ژوورەوە خۆشەوەها هێ پاکە بۆ یەک پرسیار دسم لێم عاجز بوون ئەگەر مەبەستا خواردنەکێ سێژەمە بیکەم بە یەکژەم نەبابا سەرەرە نییە زۆر شاکە زۆر شاکە منی ژەڕۆم تۆزە ئیشم هەیە بۆ خۆ بە ئارەزوی خۆ وەرە و بڕۆ وەڵی کەس عێراقی نییە بەسەرتەوانی نانا بە قوربانە بم دەگات هەم لەسەر داخم با مەشمە کەس نیەتە ژوورەوە بەخوا چاک ئەوە چ کەری ئەم ئەمەلێژەی دۆزیەوە ئەی خۆ ڕێیزنی خۆ قەراری نەیە من وتم ڕووپوچ ئای تۆ چیە دەنگم باس چی پێوت هیچ پێ نەوت کاکە خۆم شێبووم بە دیارێوانە هاتبوومەوە چییە ئەزانی چییە مێش میوانی نییە وەڵڵاهی جۆک لە بە شەکش بکەیتە دەرەوە ناڕۆ ئاڵێ ئەگەر مۆزۆ هیچ خواردن و ئەم لاولایە لەباتی سێژەم ژەمێکم بنێ لە باتی کەباب گۆشتم بنێ لە باتی موری شت ماسیم بنێ لە باتی ماستا و دۆم بنێ یعنی ئەوە قسەکانێتی یعنی ئەوە چی پێ بەسە باناما قولیکا بۆ خۆی ملپانی بڵقەویە بە لەکوێ بەچی بت تێرە بێ ئەمە ئەزانی چی تۆ ئەزانم چۆرۆ بۆ لێ بۆیە ڕۆ بۆ لای باش وەرە تەکبیرێکی کەو بۆ دایبیسی پانام لێم نەبێنێ ئەوە گۆڵێکی تویش کورە بابە تۆ پاشقولەکەی ئەزانی ئەوە چیەکەی تاریخ وەڵا کاک سەلامجان نازانم چی پێ بڵێم بەیانی تایەشی زۆری هەبوو یەکێ منیشم لەو دوکانەیە و بەرەوانیە ئەو هێرات یەکێ شوتم باس بەزێ نەبەرەوە کەسوانی نییە ئەی من نییە بۆ نەشویتە دەرەوە پیاسەیە بکەی بخۆڕۆی بگەڕێی کوڕی باش لای بە چییە لای بە لای بە ها بۆچی نەبەشتی وڵای دنیا گەرمەوەی تر حەزم لە قەرەباڵغی نییە و هەژوورەوە خۆش نییە نا بۆ ناڵێم بە قوربان شاڵاو ژیان مەقسەدەمەوەیە بچی سەرێکی لە دایک بێ دابەزیتە یەک دوو ڕۆژ بابە ببینیتە سەلەوانێ بیرم کرد دایکم بیر مەکە بەس باوەڕ ناکەم بۆ باکم بیر بکەم بەخوا ڕاستەکە باوکی دیارە ئاخر بەس خۆشە خۆشە شتێ بەرەوانێ ها خەڵکە بینی دەرەوە بیری کرد دەرەوە خۆشە ئەی خۆم تاگرێەوە ژیانێم دیامێتی دوعاڵۆم بکەم عالیشی تێگەت خۆ
دعاء قبلكم إن شاء الله بقات شهر رازيم دعاء رزق رازيم وخلص كخرج نشكرنا بالبرية هو شيء يعني ئێوە بۆ یەکشە لەگەڵ من ناناکەن چی لەگەڵا پێنادێ زاد لزوو یەکی سیاسیم بەنە چی؟ لزووی سیاسی هەسە بۆ دەرەوە قەبی ئازداوە ئەمە سووتێنە سەفیا و سیاتەکان بۆ دەرەوە بڕۆ بۆ لای باوکداوە دژوی